پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت إن على كل أهل بيت في كل عام أضحية هەموو ماڵێک لە هەموو ساڵێکدا قوربانیەکی لەسەرە. تۆ مەڵێ وەڵا کاکە من پێرارەکەکردم بەسێ پێرارکردم باوکم کردی باپیرم کردیەوە نایخوا مادەم توانات هەیە ئەبێ قوربانی بکەیت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک قوربانی نەکرد و لە توانایدا هەبوو با نزیکی نوێژی جەژن نەکەوێتەوە نێ بۆ لا من نوێژمان لەگەڵدا نەکە شایستەی ئەوە نی نوێژی جەژن بکە ئەوە هەڕەشەیە ڕوخسەت نییە هەڕەشەیە. پارەت هەیە وەڵا کاکە دوو وەرەقەم پێ نییە 2 گەڵام پێ نییە 250,000 پێ نییە بۆ قوربانی سیارەکەی عاتڵ بێ 2 ملیۆن 3 ملیۆن پارەی پێ پارەی پێ نییە بۆ قوربانی بەڵام ژنەکەی دەڵێ قەنەفە بکڕە تاقمی قەنەفەکڕێ بە 500,000 بە ملیۆنێک پارەی پێ نییە بەڵام بۆ دنیا پارەی پێیە بای 200,000 300,000 ئەشیا کڕێ بۆ جەژن پارەی پێیە بەڵام بۆ قوربانەکە پێ نییە خوا فێڵی لێ ناکرێ خوا ناخەڵەتێ.